تاوان ئەو بەتەنها هەیڤێک نەبوو کوژرا، ئەو بەتەنها یەک قەڵەم و چرایەک و یەک ئەستێرە و ستوری ناو گۆڤارێک و یەک پەنجەرەی عەشق نەبوو کوژرا، ئەو بەتەنها یەک دەنگ نەبوو لە گەروی خەمی کەرکووکە تیرۆرکرا، ئەوە بەتەنها هەرجەستەی سۆران نەبوو کە خەڵتانی خوێنی عەدالەت و شیعر و کە خەڵتانی خوێنی ئاشتی و مەقامی عەلی مەردان و جۆگەی شەفەقی ڕژاوی شۆڕیجەکەی ئەوێ کرا، ئەوە قەڵەمی هەتاوی بەرباخەری هەموومان بوو تیرۆر کرا، ئەوە شمشاڵەکەی من و ئەوە جیتارەکەی ئەوە کانی ڕۆحی تۆ بوو، ئەوە جەستەی پیرەمێردی سلەیمانی و سەروملی حسێن حوزنی و هەردوو چاو و هەردوو دەستی یوسفی بوو تیرۆر کرا، لە ئێستەشدا خۆ بەتەنها هەر ئەو ناوی سۆران نییە، شاخێ گوتی ناوی تازەم سۆران مامە حەمەیە، گۆمێ گوتی مێرجێ گوتی چەند دەفتەری مناڵان و چەند شەقام و چەند ئاوێنەی عاشقان و چەند ڕۆژنامە و چەند گۆڤاری برینداری ئێرە وتیان ناوی تازەی هەر هەموومان سۆرانی مامە حەمەیە، وەکوو کەرکووک ئاوا نابێت ئەم خوێنەش قەت ئاوا نابێت، لە بێشەڵانی زەمانە ڕۆژون ئەبێ مانگ ون ئەبێ ساڵ ون ئەبێ هەموو تەورەکان ون ئەبن بیرەچنەوە، بەڵام ئەوەی لەناو دڵی ئەم خەڵکەدا جێنیشتەیە و جێ چۆڵ ناکا بۆ هیچ شتێ و قەت ون نابێ مانگی سەری ئەرخەوانی سۆرانی مامە حەمەیە.